ئەو پیاوەی لە کفری بە تۆمەتی دزیکردنی شیر و دایبی دەستگیر کرابوو، دادوەر سزای 11 ساڵ زیندانی بۆ بڕیەوە. ئەو پیاوە ساڵی ڕابردوو لەلایەن پۆلیسی کفریەوە دەستگیر کرا و دانی بەوە نابوو کە 14 جار شیر و دایبی لە چەند دوکانێک دزیوە. پاساوەکەشی ئەوە بووە کە نەیتوانیوە شیر و دایبی بۆ منداڵە تەمەن ساڵ و نیوەکەی بکڕێ. کوڕەکەم چی کردیا؟ سەیرە دزیا، کانتۆر دزیا، چی کردیا؟ هەر لە خۆڕایی 2 ساڵ حکم بدە پێ. ئەماتی وەڵا هەر لە خۆڕ کردە لە قورسەر وەڵا. پازەی بردە. ئێستا دوکانەش لێ خۆش بووە. وازی دایەتە نازلی کردە. بەزتر حکومەتە لەعان محکەمە لە قەزیەکانە 11 ساڵ حکمی دایە. یان معقولە 11 ساڵ. ئەو پیاوە فەرمانبەری شارەوانی کفری بووە و کە سوکارەکەی دەڵێن بەرلەوەی سیستەمی پاشەکەوتی موچە جێبەجێ بکرێ مانگانە 300 هەزاری هەبووە. دوای ساڵێک لێکۆڵینەوە لە دۆسیەکەی دادوەر بە مادەی 443 سزادانی عێراقی کە تایبەتە بە دۆسەی دزیکردن 11 ساڵ زیندانی بەسەردا سەپاندووە، هەرچەندە خاوەنی ئەو دوکانانەی کە دزی لێکردوون لێ خۆش بوون. سەبارەت بە سەپاندنی 11 ساڵ زیندانی بەسەر ئەو پیاوە پارێزەرێک ئاماژە بەوە دەکات کە دەبوو دادوەر ڕەچاوی دۆخی سزا دراوەکەی بکردایە. من پێم وایە لەبەرەوەی دافعەکیان پاڵنەرێکی دەنی پیس و خراپ نییە بۆ ئەنجامدانی تاوانەکە ئەم تۆمەتبارە کە ئەنجامی داوە بۆیە دادگا دەیتوانی پشت بەسێت بە مادەی 132 لە ئەساسی سادانی عێراقی بڕگەی سێیەم و بە چاوی بەزەوە تەماشای بکردایە. حاڵەتێکی ترەیە ئەوەیە ئەم تۆمەتبارە کە تاوانەکەی ئەنجامداوە سکاڵاکاران کاریگەری خراپیان لەسەر نەکەوتووە و تەنازوریشیان لێ کردو. بەپی ڕاگەندراوێکی پۆلیسی گەرمیان فەرمانبەرەکە دوای بڕیارەکەی دادگا ڕەوانەی گرتوخانی چاکسازی دەکرێت تا ماوەی سزاکەی بەسەر ببات. ئارام بەختیار NRT کفری.